ام ویدیو دروسه کم بووی بو سال 23 مبسم 2023 اشتكم هبه بووی دیسانوا ریاکشنم هبه بو سر ام ویدیویا عزیزان لنا یوتیوبر کی خارجی که بداخوه چند دیگران ویدیو کم ندوزیوه زور به جانب باسی سال جوتکانی اکر که نهاد بو دراوی الکترونی و همان کریپتوکارنسی به گشتی که او باسی ل 2016 و باسی دراوی الکترونی کر که سال جوتکان وکو 2016 18 20 و که استا 22 عزیزان که هر وکو گوتم زور به جانب باسی اوی دکر که فون و تحلیلی دکرد و نمودارشی پیشانه دا که چون لم سال جوتانه ل 2016 و بو 2020 که چون دراو الکترونی اکان براستی برو داکشان هاتن و باسی اوشی زور به جانی کرد لویدیو اکی که چون لسال تاککان واتا 2017 19 و 21 چون دراو الکترونی اکان برو حلکشان چون هر وکو که بینی مانه 2021 که چون براستی سال دراوی الکترونی کریپتوکارنسی بو که لو سالش دا براستی زور دراوکان تقینوه که بداخه و علم دیسان و علم که ویدیو که زور گرام نم دوزی و بلام اگر ویدیو کم دوزی و انشالله دیسان و ویدیوی که تر لسرم بابت بوی و دروس کم بناوی خواست سلام ها و رن هیوام در شینه بن ساخ و سلامت و تندروز بن انشالله ارزان دیسان و منیحات مو این لخزمت ایوه و پیشکش کردن ویدیوی که تر لزنجیر ویدیوکانی بدستنان پاره لانترنت لپیجی فیسبوکی بدستنان پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بدستنان پاره لانترنت با برزانه که یکم جارو چنل یبینن لیره چنلی بدستنان پاره لانترنت که من نیات مو این هفتانه 4 ویدیو لاره یا چنل و بلاوکموه که ایوه ببرم بردتوانن در او الکترونیکان و هر وها دولار امریکی بدست بینن با اویه و هیچ اکل ویدیوکانی دهاتو لدست نده که من بلاویانه کموه چنل که سابسکرایب بکن زنگولای تنشش چالاک بکن بو اوی هر کاته کم ویدیو یک اپلود کم یا خود بلاو کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوی آگادار بکاتوه و یکم کسبن که به ویدیو کام ببینن بله عزیزان من ام ویدیو بو 2023 دروسه کم چون که هر وکو که لویدیوی او تحلیل گرم بینی که یوتیوبر اکی بنابانگی خارجی بو براستی باسی سال تاککانی دکر که ایمه سال 2022 و 2023 انشالله که سالی تاکه دبیت دیسان و حلکشان بازار کریپتوکارنسی و ایمه شاهدی و دبین او ممکوینانه که کریمانه براستی لسالی 2023 زیادترین قازانجی بکن لاره کریپتوکارنسی و بله عزیزم من ام ویدیوشم دروس کردی انشالله هموتان دعا بکن بو اوی ریاکشنکم هبه دیسانه و بو سر ام ویدیو لسالی 2023 اوقاتی که بررسی دراو الکترونیکان و کریپتوکارنسی به تایبەتی بیت کوین چون که زوربه دراو الکترونیکان پیوستن به بیت کوین و هلکشانه که زور گورو چوبی و همومان مجده به یکتری بده بو اوی بررسی شاهدی قازانجکانی زور بین لبوار کریپتوکارنسی و بله عزیزان هر وکو هم روش نموداری خوینی نبینن که بررسی بازار که زور سارد و سره و همو دراو الکترونیکان برو داکشان هاتونه اما هر وکو گوتم عزیزان زور آسایه ایمه امیدواری که سال 2023 ببیتا مایه خوشی همو خلکی جهان به تایبەتی هریمی کوردستان اوانه که دراویان کریوه و به امیدی اوی که سال 2023 ببن به دولمن بله عزیزان هر وکو بیت کوینی بینن استا تقریبا 19,000 معامله پیکره و تا 109 ورقه و 2.79 لسطه امرو برو داکشان هاتوه و هر وا اتریوم مشلیرانه که با 13 ورقه معامله پیکره و تقریبا 4 لسطه برو داکشان هاتوه و هر وا بی ام بی که استا 2.16 لسطه برو داکشان و با 266 دلار معامله پیکره هر وکو بینن عزیزان پیویست ناکم باسی بازاری امرو بکم که همو سوره براستی ایمه چواره 2023 بو اوی بزانن که قصه او تحلیلگره او یوتیوبر بناو بانگه خارجی آیا قصه که بطواوی جیگر دوی که ایمال سالی 2023 براستی زیادترین قازانج بکن اوانه که هولدر بوینه و لاره کریپتوکارنسی و براستی جیانی هم بگوره ایوه چی علین هاوران تکایه لکامنت بون بنوسن آیا
ئێوەش هاوڕان لەگەڵ من کە ساڵی 2023 دیسانەوە کریپتۆکارنسی زیندوو دەبێتەوە و ئەو سوودانەی کە لە ساڵی 2021 مان بینی دیسانەوە بتوانین لە ساڵی 2023 دا بەڕاستی ئەو قازانجانە و ئەو سوودانە بکەین. پێویست ناکات زەمن بێم یەک بە یەک دراوەکان دیسانەوە بوویەوە لێرانە شەرح بکەم چونکە هەموو دراوەکان بەرەو داکشانن و ئێستا باشترین کاتە بۆکڕینی هەر دراوێک بە تایبەتی کە ئێمە تەرکیز لەسەر میمکۆینی بێبی دۆچ دەکەین کە بەڕاستی زۆر دابەزیوە. بەڵام دیسانەوە بەیەوەڵێم ئەمە سیگنالی کڕینی ئازیزان چکە بەڕاستی ئێستا بێبی دۆچکۆین گەشتە نزمترین ئاستی خۆی لە ڕووی نرخەوە. ئێوە دەتوانن تەبەقە بە تەبەقە بکڕن کە هەموو جارێ مناو قسەی پێتانەڵێم بۆ ئەوەی خوا نەخواستە ئەگەر سبە زیاتر دابەزی دیسانەوە بتوانن لە نزمترین ئاستا یاخود لە نزمترین نرخە بێبی دۆچکۆین بکڕن. بەڵێ بێبی دۆچکن هەروەکا بینن ئازیزان ئێستا 8.01126 معاملەی پێیەکرێ کە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 4.34% بەرەو داکشان چووە. بەنسبەت بیتکۆینەوە باشتر بووە ئازیزان چونکە بەنسبەت بیتکۆینەوە 1.47% بەرەو هەڵکشان چووە و هەروەها بەنسبەت ئەسێریۆمەوە یاخود هەمان ئەتێریۆمەوە 0.33% بەرەو داکشان هاتووە. لە ئێستادا ئێوە دەتوان لەسەر نێتوەرکی باینەنس و هەروەها ئەتێریۆم ئەم دراوەی بکڕن و هەروەها عددی ئەم درەوە ئازیزان 420 کوارتە کە 47% توکەنسوزی کردووە کە ئێستا 232 کوارتریلیۆن لە توکەنەکانی ماوە و هەروەها 115 کوارتریلیۆن هەروەکو لێرانە دەبینن کە لە بازاڕیدایە و معاملەی پێ دەکرێ و ئەوەی تر لە دەستی نەهەنگەکان و هەروەها لە دەستی تیمی بێبی دۆچکۆینە کە لە ئایندەدا دەتوانێت بەڕاستی توکەنسوزیەکی گەورە بکات بۆ ئەوەی نرخی بێبی دۆچکۆین بەرەو هەڵکشانێکی گەورە بڕوە و هەروەها ئازیزان مارکێت کەپی بێبی دۆچکۆین کە دابەزیوە 129 میلیۆن دلارە و هەروەها مارکێت کەپی تەخمینی ئەم دراوە 472 میلیۆن دلارە و مارکێت کەپی ڕۆژانەی ئەم دراوە 5 میلیۆن دلارە و لە هەمووی گرنگتر کە لێرانە سەحیشینی وەرگرتووە واتە ئێستا بێبی دۆچکۆین قبول کراوە لە ناو کریپتۆکارنسی و تەزبیت کراوە واتە 100% جێی سیقە و متمانەی جێی سیقە و متمانەیە و لێران ئازیزان بە دیسانەوە بچینە سەر بەشی ئێکسپلۆر بۆەوەی بزانن کە ئایا هۆڵدێرەکانی بێبی دۆچکۆین کەمی کردووە یاخود زیادی کردووە کە هەرچەندە بێبی دۆچکۆین بەڕاستی لە ڕێی کۆمونیتیەوە من هەموو جارە پێتانەرێم لە ڕێی کۆمونیتیەوە بێبی دۆچکۆین یەکێکە لە بەهێزترین دراوەکان بوویە ئێمە هەمیشە تەرکیز لەسەر بێبی دۆچکۆینیەکەین و هەر دراوێک کە کۆمۆنیتی زۆر بەقووەت بێ ئەوەی 100% بزانن کە لە ئایندەدا بەڕاستی سوودێکی زۆر ئەدەت بەو کەسانەی کە هۆڵدەری ئەم دراوە بوون هەرچەندە کە دراوی ئەلکترۆن و بێبی دۆچکن هەروەکو لێرانە بینن ئازیزان هێدی بەرەو زۆر بۆم دەچێت بەڵام ئەوەی باشە هیچ کاتێ لە هۆڵدەرەکانی کەم نەبوویتەوە هەموو جارە ئەگەر کەمیش بێ لە ئێستادا هەر بەرەو هەڵکشانە کە لە ئێستادا 1,617,037 ئەدرسی هەیە واتە هۆڵدەری هەیە و هەروەها ئازیزان لە بەشی مارکێتیش ئێوە دەتوانن بچن و گرنگترین ئەو ئەکسچێنجانە ببینن کە بێبی دۆچکۆین لە ناوی لیست بووە کە من دەتوانم لێرانە ئاماژە بە پانکێک سواب OKX کە زۆربەی خەڵکی کوردستان بەکاری دێنن و هەروەها چەند ئەکسچێنجی تر وەکو لاتوکەن و کۆین تایگەریش کە بێبی دۆچکۆین ئێوە دەتوانن بچن ترێدی پێ بکەن کە بێبی دۆچکۆین لە ناوی لیست بووە. بەڵێ ئازیزان ئەمە ڤیدیۆیەکە کە من ڕیەکشنی ئەم ڤیدیۆە 2023 دروستەکەم بەڕاستی. ئێوە چیاڵێن ئایا ساڵی 2023 دەبێتە دیسانەوە کریپتۆکارنسی زیندوو دەبێتەوە و ئێمە ئەم گەرم و گوڕیایی ئەبینین کە لە ساڵی 2021 و 2019 و هەروەها 2017 مان بینی کە دراوە ئەلکترۆنیەکان گەشتە ئاستی بەرزبوونەوەی بەرزترین ئاستی خۆیان لە ڕووی نرخەوە ئەم ساڵە تاکانە ئایا بۆ ئێمە دیسانەوە دەبێتە ئومێدێک بۆ ئەوەی ئەوانەی کە هۆڵدەری دراوەکانیانن بە تایبەتی دۆج و بێبی دۆج و شیڤە ئایا دیسانەوە لە 23 قازانجێکی وا دەکەن کە بەڕاستی ژیانیان کە شایانی ئەوە بێ ژیانیان بگۆڕێ و لە ڕێی کریپتۆکارنسیەوە زیاترین قازانج بکەن. ئەگەر ئێوەش کامنتێکتان هەیە لەژێر ئەم ڤیدیۆی بنووسن بۆ ئەوەی بزانین کە
آیا تحلیل ایوه چیه بو سال 2023 به تایبەتی بو بیت کوین و به گشتی بو دراوی الکترونی؟ آیا 23 دەبێتە مایه خوشی همو جیهان لاری کریپتوکارنسی و به تایبەتی خەڵکی هەرێمی کوردستان؟ سوپاسی ایوه کم کتاکو حسابی نریان ویدیوی بون هر رخنا کامنت بسیارکه بو لجر ویدیو له چنل یوتیوب بون بنووسن من بچاوان جوابتان دەمەوە تا ویدیویەکی تر، وبسایتێکی تر، ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خوا یار و پەنای ئێوە بێت. خواتان لەگەل.